سلااو بۆ ترێدەرەکانی زیرەکی کەناڵی سیگناڵی VIP ئێمە. تەحلیلێکی فەوریمان هەیە لەسەر بیتکۆین لە مەجاڵی 2 بۆ 3 خولەکە. هەندێک مەوزوعی گرنگ بوو ئەوەی بۆ ئێوە باز بکەم سەیری بکەن. بیتکۆین من چۆن دەبینم ئەمڕۆ دووشەممە ڕۆژی یەکەمی هەفتەداین لەسەر تایمفرەیمی 4 کاتژمێری کاتێککە سەیری بیتکۆینم دەکرد تەرکیز لەسەر ئەوەم کرد کە لەو هەنگاوانە کە هەمان بووە پرۆدەکشن کەم دەبێتەوە و هەر جارێک واتە حەجمی پرۆدەکشنەکە زۆر کەم دەبێتەوە و خاڵی تر کە ئێمە تەرکیز لەسەر دەکەین چی بوو؟ نزمبوونەوەیە. نزمبوونەوەکان ئێمە ئەندازە وەردەگرین هەروەکو دەبینن کە بەرەو خوارەوە دێت و لەبەرچی ئێمە چوونە ژوورەوە تەرکیز لەسەر ناکەین بە پێچەوانەوە تەرکیز لەسەر دەکەین بەڵام دەتوانین ئاماژە بەوە بکەین چوونە ژوورەوە زیاتر دەبێت. بۆچی؟ لێرانە دەتوانین سەیری بکەین چوونە ژوورەوەی ڕابردوو با هێلی زیات ڕەشکەینەوە. چوونە ژوورەوەی ڕابردوو بە نسبەت چوونە ژوورەوەی داهاتوو کەمترە. چوونە ژوورەوەیەکی قەوی لەسەر دابەزینمان هەبووە. باشە، ئێستا بە هەموویان ڕەش بکەمەوە. ئێستا لە هەموو نیشانەکان 3 نیشانەمان هەیە کە مارکێت ڕووی لە چییە؟ هاوڕێیان ئێستا پێتانەڵێم ئەم بەشە بەشی قەوسی هەروەکو دەبینن ڕووی لە خوارەوەیە و لە کۆتا ڕەفتارمان ئێمە کردارێکی ڕوو لە خوارەوەمان هەیە، کردارێکی بەقووەت کە لە حاڵەتی کارێکشن دەرچووە و بوویتە ئێکستەیشن. ئەم ئێکستەیشنە ئێستا لەسەر 50% سەیریکەن لێرانە دەبێتە 50%. کەندێلەکان زۆر بە شێوەی چۆپی ڕەفتارەکەن و هیوابەخشن. ئەگەر کەندێلێک 1/3 خوارەوەمان بداتێ و ئەم کەندێلەی فریودەر بێت دەتوانین لێرە شۆرت وەربگرین و بچینە خوارەوە سەیریکەن. گەر ئەمە بچێتە سەرەوە و ببێتە سێبەر بێتەوە ئێمە دەتوانین شۆرتێک وەرگرین بۆ خوارەوە چونکە هەموو نیشانەکانی شۆرتمان هەیە. بگاتان لە مارکێت بێت بیتکۆین من هەتا لێرانە ڕوو لە خوارەوە دەبینم. ئەگەر کەندێلێکی 1/3 خوارەوەمان بداتێ زوو دەکەینە سیگنال و دەچینە خوارەوە. بەڵام جارێ کەندێلی تەواو بوو ئەوەی ئێمە تەئیدی بکەین بە ئێمە نەداوە چونکە کەندێلی تەئیدبوون بۆ ئێمە زۆر گرینگە چونکە هەندێک جار 50% یارمەتیمان ئەدات بۆ ئەوەی هەلە نەکەین واتە 50% گەلێک زۆرە نیوەی پڕی بەرداغەکە ئەکا یاخود هەمان گڵاس. بۆ ئەوەی ئێمە تەئکید ببینەوە لەسەر ئەم بابەتە هەموو ئەوانەی کە لێرانە باسمان کرد 50% و ئەوەی لە کۆتاییدا باسمان کرد ئەویش 50%. ئەگەریش ئەم ڕەفتارە پێچەوانە ببێتەوە و بچینە سەرەوە لایەنی کەم ئێمە پێشبینی دەکەین نرخی بیتکۆین بگاتە لێرانە بیتکۆینی 28,500. بەڵام ئەوەندە نیشانەکان لە خوارەوەن بە بوچوونی من کە دێتەوە بەرەو خوارەوە لە یەکەمین هەنگاو لێرانە با دیارکەم هەنگاوی یەکەم لێرانە و دووهەمیش لێرانە. هەتا لێرە من هاتنە خوارەوە دەبینم زیاتر تەرازوو ڕوو لە خوارەوەیە قڕز بووە کە بێتە خوارەوە. بەڵێ بەڕێزانم لە پاش تەحلیلی ئێمە کە بوو بیتکۆینمان کرد چونکە ئەمە هیچ سیگنالێک لە ناو چەنێلی VIP خۆمان بەبێ تەحلیل دانانین هەروەکو دەبینن کە لە پاش تەحلیلی بیتکۆین کە ئەمڕۆ بوو لە تایمفرەیمی 4 ساعتەم بوو کرد سیگنالەکەم بڵاو کردەوە کە لە ماوەی 1 ساعت و نیوە تەقریبەن فول تارگێت بوو کە 2.40% ئەوانەی کە لەگەل ئێمە داخل بوون قازانجیان لەو سیگنالە کرد کە ئێمە پێشوەختە تەحلیل بووە و سیگنالەمان کردبوو واتە هیچ سیگنالێکی ئێمە بەبێ تەحلیل لە ناو چەنێلا داناندرێ دڵنیابن لەوەی. بەڕێزان بۆەوەی ئێوەش لە سیگنالەکانی ئێمە بێبەش نەبن و بێن بەشداری لە چەنێلی VIP ئێمە بکەن کە ئۆڤەری هەتا و هەفتانەی هەیە دەتوانن لە دیسکریپشنی یوتیوب بێنە PV من کە لینکی تەلەگرامی خۆم دانەوە بۆ ئەوەی ئێوەش بەڕاستی بەشدار بن لە سیگنالەکان و ڕۆژانە هەموو ڕۆژێ لە بەشی شۆرت و ئسپاتی سیگنالەکانی ئێمە ئێوە قازانجی باش بکەن.
سوپاس بۆ ئێوە کە بینەر بوون. هیوام دەوڵەمەندی ئێوەیە. خواتان لەگەڵ.